سڵاوتان لەبێت. هاتوچۆی هەولێر کۆتایی بەبێ سەروبەری لە دانانی هێمای تەکسی دەهێنێت و دەڵێت لەمە دوا دەبێت ئەو هێمایانە تەنیا لەسەر سەقفی ئۆتۆمبیلەکان بێت. بەڕێوەبەرایەتیەکە تێبینی کردووە بەشێک لە شۆفێران هێمای تەکسی بەکار ناهێنن یاخود لە شوێنی نەشیاودایان ناوە. بۆیە ڕێنمایی داوە بۆ ڕێکخستنەوەیان و دەبێت هێماکە بە دیاریکراوی لە ناوەڕاستی سەقفی ئۆتۆمبیل و لە نێوان دەرگای شۆفێر و دەرگای دواوە جێگیر بکرێت. سەبارەت بە ڕەنگەکەشی هاتوچۆی هەولێر مەرجی داناوە کە دەبێت هێماکە گڵۆپی تێدا بێت و تەنیا ڕەنگی زەرد بێت تاوەکو لە شەواندا بەڕوونی ببینرێت. جگەلەوە هەموو جۆرە دانانێکی ئەو هێمایی لە سەرجامی پێشەوە و دواوەی یاخود سندوقی ئۆتۆمبیل قەدەغە کردووە. لە کاتی داوامی قوتابیاندا دیواری قوتابخانەیەک لە سۆران ڕووخا، بەڵام خواڕەحمی کرد لەو کاتەدا قوتابیان لە ژوورەوە بوون بۆیە زیانی گیانی لێ نەکەوتەوە. ڕووداوەکە ئەمڕۆ بەیانی لە قوتابخانەی بەختیاری لە سەنتەری شاری سۆران ڕوویداوە. بە وتەی ئاکارە ئەلی شاکیۆ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران کە بۆ 1964 قسەی کردووە، دیواری قوتابخانەکە بەهۆی بارینی زۆرەوە ڕووخاوە. ڕووداوەکەش لەو کاتەدا بووە کە قوتابیان لە ناوپۆلەکاندا بوون بۆیە کەس زیانی بەرنەکەوتووە. وا دیارە شەوی ڕابردوو بارانێکی زۆر باش لە سنووری سۆرانی باریوە و ئەو ناوچەیە گرتوتەوە، چونکە کاریگەری شەپۆلەکە تەنیا لەسەر قوتابخانەکە نەبووە، بەڵکو بەهۆی بەهێزیەکەیەوە ئاستی ئاوی ڕووباری دۆڵی ئالانەشی بەرز کردوتەوە و ژمارەیەک لە کەپر و گەشتیاریەکان ژێر ئاو کەوتوون. لە ناوجەرگەی شاری سلێمانی مزگەوتی نالی دوای 6 ساڵ لە خزمەتکردن ئێستا خۆی پێویستی بە فریادڕەسە و کە ڕوو بۆنی ناخۆشی ناو مزگەوتەکە تەنگی بە نەشخوێنان هەڵچنیوە. ئەم مزگەوتە کە ڕۆژانە پەناگەی سەدان کاسبکار و گەشتیار و خانەخوێیە لە گەڕێکی عەقاری، خۆی دۆخیناوەی زۆر خراپە. توالێتەکەی کۆن و ئەگەر بەیانیان دەرگاکە نەکرێتەوە بەهۆی بۆنی ناخۆشەوە کەس ناتوانێت بچێتە ژوورەوە. مامۆستا عەبدوڕەحمان ئەشکەوتانی ئیمامی مزگەوتەکە بە 1964 وت سەرەڕای ئەوەی مزگەوتەکە خاوەنی چەندین دوکانە، بەڵام داهاتەکەی دەچێتە خەزێنەی ئەوقاف و ئەوانیش بۆ چاکردنەوەی کە ڕوو دیوارەکان ناچارن دەست بۆ سندوقی خێرپان بکەنەوە. ئێستاش نەخشەی نوێی بینایەکان و مزگەوتەکە ئامادەیە، بەڵام پارە نییە و تەنانەت یەکێک لە مامۆستاکانیش لە بەرنەبوونی شوێن لە ناو مزگەوتەکەدا دەخەوێت. چی لەوە خۆشتر هەیە ئۆتۆمبیلێک بکڕیت کە زەمانی هەتاهەتایی لەگەڵ بێت، بەڵام ناخۆشیەکەی ئەوەیە نرخەکەی 27 دەفتەرە. لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر گرانترین ئۆتۆمبیلی پێشانگاکە نمایشکرا کە ئۆتۆمبیلێکی چینیە بە ناوی گۆڵدن سانفلاوەر کە نرخەکەی 270,000 دۆلارە کە دەکاتە 27 دەفتەر دۆلار. ئەم ئۆتۆمبیلە لە دیزایندا کۆپی مایباخی ئەڵمانیە، تەنیا یەک دانەی لێ هاتۆتە عێراق و خاوەنیەکەی زەمانی هەتاهەتاییە و نوێنەری کۆمپانیاکەش بە 1964 وت. لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تەنها 30 دانە لەم ئۆتۆمبیلە هەیە، ئەویش وای کردووە بێتە جێی سەرنجی سەردانیکەرانی پێشانگاکە. هەر شاد بن.